فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە یەک پەرلەمانتارەوە هێندەی دەیان پەرلەمانتاری فراکسیۆنەکانی دیکە شەڕی مافەکانی خەڵکی کردووە و دەستی بۆ دۆسیە هەستیارەکانی تاڵانی نەوت و پارەسپیکردنەوە بردووە. ئەمە جگە لە شەڕی بەردەوامی موچەی موچەخۆرانی هەرێم و مافەکانی مامۆستایان و خانەنشینان. سۆران عومەر کە تاکە پەرلەمانتاری کۆمەڵە لە بەغداد بەبێ سڵەمینەوە لە هەڕەشە و مەترسیەکان لەسەر بەدواداچوون بۆ دۆسیە گرنگەکان بەردەوام بووە تا گەیاندنیان بە ئەنجام. پەرلەمانتارەکەی کۆمەڵ ئەو ڕاستیەی سەلماندووە کە نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی خەڵک پێویستی بە دڵسۆزیە نەک ژمارەی زۆر. چونکە زۆرن ئەو فراکسیۆنانەی کە بەدەیان پەرلەمانتارەوە لە بەغداد 22 ساڵە نەیانتوانیوە سادەترین مافەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکەن لەبەر ئەوەی لە بری شەڕی مافەکانی خەڵک شەڕی دەستکەوتی کەسی و حزبیان کردووە. پاشدەیان هەوڵی فراکسیۆنی کۆمەڵ لە پێناو چارەسەری کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم و کۆتایی هێنان بە تاڵانی نەوت دوجار سۆران عومەر لە سەردانەکەی مامۆستا عەلی باپیر بۆ لای محەممەد شیع سوودانی بە دەستی خۆی راپۆرتێکی دا دەستی سەرۆگۆزیرانی عێراق و تێیدا داوای لێکرد ڕێکاری یاسایی بەرامبەر بە قاچاغبردنی نەوتی هەرێم بگرێتە بەر و سزای گەندەڵکاران بدات نەک موچەخۆرانی هەرێم کە قوربانی دەستی دەسەڵاتدارانن. ئەمینداریەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق وەڵامی داواکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی داوەتەوە و بۆ یەکەم جار ڕێکاری یاسایی بۆ ڕوبەڕووبوونەوەی بە قاچاغبردنی نەوت دیاری کردووە. ئەمینداریەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەڵێت بە پێی یاسای ژمارە 41 ساڵی 2008 مامەڵە لەگەڵ دیاردەی قاچاقچێتی نەوت دەکرێت. ڕایشی دەگەێنێت کە دەبێت دەستگا ئەمنیەکان و دەستەی گومرگ هەستن بە ئەرکی دەست بەسەرداگرتنی نەوتی قاچاخ و بەرهەمەکانی لەگەڵ دەست بەسەرداگرتنی ئۆتۆمبیل و ئامێرەکانی گواستنەوە و ڕادەستکردنی تۆمەتباران بە دادگا و گرتنەبەری ڕێکاری یاسایی لە دژیان. فراکسیۆنی کۆمەڵ لەسەر ئاستی عێراقیش دژی گەندەڵی وەستاوەتەوە و لە دیارترین دۆسیەدا ڕوبەڕووی سپیکردنەوەی پارە لەلایەن کەسێکەوە بووەتەوە کە ناوی عەلی غوڵامە و بە پادشای دۆلار و چوارەمین دەوڵەمەند لە عێراق ناسراوە. ئەم کەسە هەزاران کۆمپانیای بە ناوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دروست کردووە بە مەبەستی بردنە دەرەوەی دۆلار لە ڕێگەی بانکەکانی شەرقولاوسەت و ئەنساری قابیز. سۆران عومەر پاش ئەوەی سکاڵای لەسەر ئەم کەسە تۆمار کرد ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی بووەوە وەکو خۆی دەڵێت لەم دۆسیەدا بەتەنیا مایەوە. بەڵام بە پاڵپشتی سەرۆگۆزیرانی عێراق لەسەر دۆسیەکە بەردەوام بووە تا ئەوەی عەلی غوڵام خرایە لیستی سزاکانی وەزارەتی گەنجینەی ئەمریکا. لە راپۆرتی وەزارەتی گەنجینەی ئەمریکادا ئاماژە بەوە کراوە کە عەلی غوڵام تەنانەت پارە و بەرتیلی بە ئەنجومەنی دادوەری عێراقیش داوە. هەوڵەکانی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بووە هۆی هەڵاتنی عەلی غوڵام لە عێراق و سەپاندنی سزای مادی لەلایەن دادگای عێراقەوە بەسەریدا.